ئەمساڵ گۆمی فێڵاوێکە لە ئەنجامی وشکە ساڵی وشک بوو لەخوای بەزیاد ئێستا گۆمی فێڵاوێ پڕ ئاو بۆ بەستویەتی ئێمە لەسەر گۆمی فێڵاو سکیەکەین. ئەم ساڵێکی باشە بۆ سکی بەفرێکی زۆر باریوە لە منتیقەی چۆمان و باڵەکایەتی. هیوادارم حکوومەتی هەرێمی زیاتر بتوانی گرنگی بەم یاریە بدات و بۆ ئەمە وەکو چۆمان و منتیقەی باڵەکایەتی ئەم یاریە بێتە کەلتور وەکو یاریەکان کە گۆمی فێڵاو جوانیەکی سەرنجڕاکێشی هەیە وە لە هەر چوار فەسڵەکەی، بەڵام بەداخەوە ساڵی پار بەهۆی کەمی بارانبارینەوە گۆمەکە وشک بوو، بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ بەفر و بارانێکی زۆر ڕووی لە ناوچەکە کردیە و ئاوەکە چۆن بڵێ ژیاوەتەوە. وەکو ئێستا دیارە ئێمە یاریزانانی تیمی سکی چۆمان خلیسکانەی سەربەفری لەسەرەکەن و تاسکی سنەوی لەسەرەکەین. گۆمی فێڵاو بەدەر لەوەی کە بەهاران جوانیەکی سەرنجڕاکێشی هەیە، زستانەکەشی جوانیەکەی زۆر زیاترە، بە تایبەتی بۆ ئەو کەسانێک کە خولیای شاخەوانیان هەیە یا خۆتیان بۆ یاریزانانی سکی. یعنی ئێمەش خۆشبەختانە هاتوین ئەمڕۆ لەسەر گۆمی فێڵاو یاری سکیەکەین.